سلام علیکم تایبانی بەڕێز لە کاری داخواز ڕێگەشی زۆر ئاسان هەیە بۆی بزانین چی بەدەر نەکەێت تەمەشێستەوە لێرەدا بە مەلزمەکەی باسمان کردێت کە چۆن بزانین چی بەدەر نەکەوتووە و بێزگەلەوەی ڕێگەی ئاسان هەیە تکنیکێکی ئاسان هەیە لە پرسیاری وزاری تەمەشاکە بۆ ئەوی بزانین لە کاری داخواز چی بەدەر نەکەێت دەستەکەی دەی کارەکە دەگۆڕ لە بۆ کۆی نەرێ ئەمە ڕێگەی دکتۆر شوانە ڕێگەیەکی زۆر ئاسانە ڕێگەکەشی زۆر پختە و ڕێزمانی و زانستیش تەمەشا دەڵێ دەرنەکەوتنەکان لە کاری داخوازی ڕۆمانەکە چاپوە ئەو ڕستێم هەیە لە امتحانەکە لە ڕۆمانەکە چاپۆ چی بەدەر نەکەێتی ئەتو خوب بزانین چی بەدەر نەکەێتی دەی ڕستەکە دەگۆڕی لە بۆ کۆی نەرێ ڕۆمانەکە چاپکە دەبیتە ڕۆمانەکە چاپ مەکەنەوە باشە ئەو زەوەرە وشەکان لەگەڵ یەکتری بڕوێنە ڕۆمانەکە لاکەت ئەو ڕۆمانەکە لێرە هیتمان لێرە شەیتمان چاپ ئەوە لاکەت لێرە شەیتمان مە لێرە هەیتمان بەڵام لێرە نیتمە ئەو مەی لێگەڕێ کە لێرە هەیتمە لێرە شەیتمان وە ئەو وەمان لادا ئەو شۆمان لادا چم ماوە تەمەشا مە ماوە نون ماوە بزێنی کورتیش ماوە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ تەمەشا مادەم مەماوەی عەنیشانی کار بەدەر نەکەتی ئەوە یەک مادەم نون ماوەی عەنی بکەر یاخود جێنای لکاو ئەویش بەدەر نەکەتیە ئەوە دوو سێم وە ماوە بەڵام تەمەشا وە ماوە ئەدی و بزوێنی کورتە ئەو بزوێنی کورتش ماوە کەواتە ئەو بزوێنی کورتچی ئەو بزوێنی کورتش بەشێکە لە پاشگیری ئەوە واتە بەشێک لە پاشگیری ئەوە بەدەر نەکەوتوە ئەوە بۆ ڕستە چێن تەمەشا ئەو ڕستە دیکەی بکە دارەکە ئەودا کوب زانست بەدەر نەکەێتێت دێم دێگۆڕن بۆ کۆی نەرێت لێم دارەکە ئەو مەدەن دارەکە ئاو دا چ ماوە مە و نون ماوە مادەم مە و نون ماوە یعنی چ یعنی نیشانەی کار و بکەر یاخود جێنای لکاو بەدەر نەکەوتیە بە هیوای سودبینی